هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کەمپەینی کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لە کەوتوانی زەمین لەرزەکەی هەفتەی ڕابردوو ڕاگەیەندرا و کردارەکانی تا ئێستا بەردەوامە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر چالەکانی ئەو کەمپەینە ئازاد ئۆمەراوایی پامنێری پێیام لە چۆمانەوە لەگەڵمان دەبێت. ئازاد سڵاوی خوا لەبێت وەم کاتت باش، کەمپەینەکە لەلایەن کوێوە ڕاگەیەندراوە و چێ پێی هەڵساوە بۆی ئەو کۆمەکانە کۆ بکرێتەوە و قەرارە تەنها بۆ زیان لە کەوتوانی باشووری کوردستان بێت یاخود بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش دەنێردرێت؟ بەڵێ سالار سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە قەزای چۆمانم لە دەبەری باڵەکایەتی. دیارە دوای ئەو بوومەلەرزەی کەوا ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستانی گرتەوە تیایدا زەرەر و زیان بەر هەوڵاتیان کەوت. لە باڵەکایەتیشەوە لە ڕۆژی هەینیەوە کەمپینی وەتەن چاوی لێمانە ڕاگەیەندراوە لە تەواوی ناحیەکانی قەزای چۆمان، هەریەکە لە ناحیەی حاجی ئۆمەران و سمێلان و ناحیەی وەرتێ. لە تەواوی ناحیەکان ئەم کەمپینە ڕاگەیەندراوەوە کۆمەک و هاوکاری بۆ هاوڵاتیان ڕۆژهەڵاتی کوردستان کۆکرێتەوە. دیارە لە ڕۆژی هەینیەوە لە ڕێگەی بڵنگۆی لە ڕێگەی مزگەوتەکانەوە تەواوی هاوڵاتیان ئاگادارکرانەوە کەوا هاوکاری کوردانی ڕۆژهەڵات بکەن. تیایدا دیارە لەم کەمپینەیە تەنها پارە کۆکرێتەوە. چەندین سندوق لە نێو قەزای سۆران هاوشێوەی ئەم سندوقە دانراون. تیایدا هاوڵاتیان کۆمەک و هاوکاری خۆیان دێنن وا بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوو کەمپینەکە کۆتایی پێبێتن و پارەکە کۆکرێتەوە بۆ هاوڵاتیانی پارێزگای کرماشان ڕەوانە ئەکرێتن. بۆ زانیاری زیاتر ئێستا یەکێک لە ئەندامانی کەمپینەکە مامۆستا شۆڕشم لەگەڵا ئەمە زانیاری زیاتر لە ئەو وەربگرم لەسەر کەمپینەکە. مامۆستا شۆڕش ئەگەر بیت ئێرە سڵاوت لێبێتن ئەگەر زانیاری زیاترمان پێ بدەیت لەسەر کەمپینەکەتان. سڵاو لێوەش سپاس. ئێمە لە هەفتەی ڕابردوو یاداشتێکمان دایمە قایمخانەتی قەزای چۆمان دامامان کرد لە ڕێی ئەوانەوە نووسراوە گاراستەی تێبینرایەتی ئەوقاف بکرێ بۆی لەوێەوە وتار خوێنە بەڕێزەکانی مزگەوتەکان لە سنووری باڵەکایەتی لە وتاری خۆیاندا باس لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بکەن بۆ لە قەوماوانی خوشکبرایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت پارێزگای کرماشان و دەوروبەری. دواتر لە ڕۆژی هەینیدا دوای ئەوەی لیژنەیەکمان پێکینا هەر مزگەوتە و چەند کەسێکمانار بۆ کۆکردنەوەی هاوکاری خۆشبەختانە سەرڕای ئەو قەیرانە سەختەی بەرۆکی هاوڵاتیانی دەبەرەکەمان و تەواوی هەرێمی کوردستانی گرتوتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەدەنگهاتنەوەیەکی باشە بوو و بڕێک پارەی باش کۆکراوەتەوە. ئێستاش پرۆسەکە بەردەوامە لە چەند شوێنێکی گشتی بڵێن بەردەم سوپەرمارکێت و ناو بازاڕەوانە سندوقماندانەوە بۆ فەرمانگەکانمان نردبوو. ئەوەی کە ماوەتەوە هەڵگرتنی سندوقەکانی ناو بازارە دواتر کۆکردنەوەیتی و بەنیازین ئەو شەودانیشین کۆی گشتی بڕەپارەی هاوکاری کۆکراوە بە کۆنووسێک و بە لیژنەیەکی هەڵبژێردرا و ببین هەولێر لەوێ کۆنتاکتمان لەگەڵ برادرانی هەولێر هەیە ئەوانەی کە لەوێش بەو کەمپینە هەستاون مەبلەغەکە تەسلیمی ئەوان دەکەین ئیتر لەوێەوە بڕیار لەوە دەدرێت ئاخۆ پارەکە دەنێرێ بۆ ئەودی یان کەلوپەل و کاڵای پێویست بۆ لێ خەوماوان دەکردرێت و دوای وەرگرتنی ڕەزامەندی قونسوڵگەری ئێران لە هەولێر لە ڕێگەی مەرزی پەروێزخانەوە بۆ لێقۆماوانی کرماشان دەوروبەری بنێردرێت. کەمپینەکەی ئەوە تەنها پارە لە خۆیەگریان کەلوپەلی تریش لە خۆیەگرێتن. لە ڕاستیدا بەهۆی داخرانی سنووری نێودەوڵەتی حاجی ئۆمەران کە لە ئێمەوە نزیکە و دووری پەروێزخان لە ئێمە نەتواندرا کەلوپەلی پێویست کۆ بکرێتەوە بۆیە بە پێویستمان زانی تەنها پارە کۆ بکەینەوە. بۆیە لە کەمپینەکەی ئێمەدا لە دەڤەری ئێمە تەنها پارە کۆکراوەتەوە. زۆر سپاس بۆ مامۆستا شۆڕش ئەندامی کەمپینی وەتەن چاوی لەمانە. بەڵێ مامۆستا سالار دیارە وەک مامۆستا شۆڕش ئاماژەی پێکرد دیارە هاوڵاتیانی دەبەری باڵەکایەتی بە گڕوتینەوە بەدەم کەمپینەکەەوە دێن. دیارە هاوڵاتیانی باڵەکایەتیش خۆیان دەربەدەری و ئەو شتانەیان بینیوە بۆیە زیاتر بەدەم ئەم کەمپینەوە دێن و هاوکاری بۆ ئەم کەمپینە دێن بە هیوای ئەوەی بە دەستی هاوڵاتیانی کرماشان بگاسن. بەڵە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوایی لە چۆمانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیارەکان.